عالم ڕێگە سەختەوە ئەچینە سەر بۆ کۆڵبەری کە وەختێکیش ئەچینە سەر هیوا هەیە پایە ترازێ هیوا هەیە ئەکەوێ دەستیشکی پایشکی ئەمڕۆ یەکێ لە کۆڵبەرەکان تلەوە بووە بۆ پشت پازگای ژاڵانە ئەتر معلوم نییە یەکێ ئەڵێ ماوە یەکێ ئەڵێ مردووە وەرێ خوێنەکەی کێڵنی بەست بوو شوێنی بەفرەکەی سوور کرد بوو ئەم ڕێگە زۆر سەختە هیوا هەیە 40 کیلۆ 30 کیلۆ من کە خۆم ناتەوانم 25 کیلۆ 30 کیلۆ هەڵەگرم یعنی ڕیش چەرمووی وایە تا 70 ساڵ عمریە هەر ئێمڕۆ توش دوودانە 70 ساڵەیی بووم کرها کۆڵەکەیشی وەخت وایە بە دەرد ئەخوا وەخت وا هەیە کراکەی کەمە یعنی ئەگەر بیوێتەوە دروست و حەساوی بێژی ژن و مناڵ تێر ئەەکەم وانە بەشی ژن و مناڵ ناکە ئەم ڕێگەشە لە یەخ و یەخبەنانە ئەبێ ئینسان دڵ کاتە پای و دوو جووت گۆرەوێ و پوزەوانە و ئەگەر بووی ئەگەر نەیشی بوو گورەوایە زیارە بەرز تا چۆکی بگەیە ئەم جاجگە لەویشە ئەبێ زنجیر کەیتە پات ئەمساڵ بێژم 20 ڕۆژێکە بێ لەمەوبەر داکەوتووە ساحبی ژن و مناڵە 3 مناڵ وردی هەیە لە گەنی دەرچووە ئێستا خێرۆمەند خەریپەکات و کاسەهاتە ژێری ئەمەش ڕێگەی نانپەیاکردنەکەمە